هاوڕێیان سڵاوی خوای گەورەتان لێبێت. تاوان من بەهۆی زۆری بابەتەکانەوە پرسیارم زۆر ئاڕاستە دەکرێت. لە سۆشیال میدیا من وەڵامەکەم بۆ خەڵکی عاقڵە، بۆ خەڵکی دەبەنگ و نەخۆش و نەخوێنەوار نییە، حەزەکە کۆمنت بنووسێت. بەڵام پێشەوە بن با سەرنجێکی خۆم بدەم. دیارە ئەمڕۆ کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت بووە لەبارەی دۆخی هەرێمی کوردستان و مۆچە و بابەتانە. ئەوە بابەتێکە لە کۆنگرێ ڕۆژنامەنووسیەکەی خەڵک دیوێتی من قسەم لەسەر کۆنگرێ ڕۆژنامەنووسیەکە نییە، قسەم لەسەر ئەوەی ئاڤا تیڤی بە چ مافێک ڕێباز حەملان دێنێت تەفسیر و تەویلات بۆ قسەکانی کاک مەسعودکە. دەبوایە بەداخەوە ئاڤا تیڤی ڕێزم هەیە بۆ ڕێباز حەملان، چونکە پسپۆر و شارەزای بواری دارایی و ئابووری نەبووە، بە قودرەتی قادر و بە سوڵتە هاتووتە ناو ئەو بوارەوە. بەڵام دەبێت ئەم کەناڵە یەکێک بێنێت هەم لە بابەتەکە بزانێ هەم مەحبوب بێ لە ناو جەماوەردا. من پێم وایە ئەگەر دکتۆر فازڵ نەبیان بێنایە تەفسیراتی بۆ قسەکانی جەنابی کاک مەسعود بکردایە و خوێنەوەی بۆ بکردایە و ڕە و سەرنجەکانی باە شارەزاتر بوو و پسپۆرتر بوو و خەڵکیش قەنەعاتی تر. ئاخر من هەندێک کەسێک هێتە سەر تەلەڤیزیۆن باوەڕکە سوور بزانم ڕاستەکاڵم باوەڕی پێ ناکەم. ئەمە بابەتێکە ئاڤا تیڤی بەداخەوە دەڵێم ئەم کەناڵە نەیتوانێ خۆی بخاتە پشتڕاستێکەوە پسپۆر و شارەزایی بواری ئابووریە کەسانی شارەزایە بۆ ئەوانە نایێنن یەکێکێنن کە سوور ئەزانن لە ناو خەڵکە ڕەواجی نییە، وەزانیاری نییە، معلوماتی نییە، مەحبوب نییە. ئەلا کولین ئەمە بابەتە دەبایە قسەم لەسەر کردایە. خەڵک پرسیارەکەن کاکە ئەوەنی ئێران نەڕوخا، کاکە کێوتێتی ئێران نەڕوخێ وتومانە ئەگەر ئێران ئامادە نەبێت تەفکیک و هەڵوەشانەوەی چەکی ئەتۆمیکا تووشی شەڕە بێ. بەڵێ ئەوەی سە تووشی شەڕ بوو وە لێشیاندا. طبعاً ئەم شەڕی بینی ئەمریکا و ئیسرائیل بۆ ئێران ئەمە فەنی سەفقاتیشی تایە. بە پێی زانیارەکان پیتاندۆنی یۆرانیۆم تەخسیبی یۆرانیۆمەکەی گواستۆتەوە بۆ معلوماتت پێیان وتووە، بەڵام ئەمریکا فێڵی کردووە وتێتی ئێمە لە فۆردوی ئەدەین، بەڵام دوجار دەرکەوتووە لە نەتنەزیاوە و لە سوانیشیاوە ئێرانەکان بۆ تووڕە بوون. مادەکان پێما وەک وایە کابرایەک مەعمەلێکی هەبێت ماوادەکەی ماوە، بەڵام مەعمەلەکان سووتان و کاولیان کرد تا مەعمەلە دروستەکاتەوە پێچێت 3 ساڵێکی پێچێت. واتە مۆزوعی چەکی ئەتۆمی ئێرانی پەیوەندی بە وەختەوە دووریان خستۆتەوە. خاڵێکی تر هەموو کەسێک پێی وابوو موسەساتی هەواڵگیری ئێرانی زۆر مهمە، بەداخەوە دەرکەوت هیچ نەبوو. بۆ چونکە مۆسادی ئیسرائیلی لە کاتی پێشەوەی خۆی هێرشکا گروپەکانی سەر بە مۆساد و جاسوسەکانی 125 فڕۆکەی بێفڕۆکەوانیان نردبوو، هێرشەکانیان دەست پێ کردبوو. لەوەش گرنگتر زیاتر لە عملیەک 25 عملی تیرۆر و کوشتنیان بۆ زانایان و ژەنڕاڵەکان کردبوو. تاعاان پاشەوەی کەم هەموو حەدەسەتەوا بوو دوجار ئێران هەڵێ کۆمەڵە مۆسادمان گرتۆ جاسوسمان گرتۆ کاکە ئەی لە پێشە بۆ نەتان گرتوکەوا بێ زاناریتان نەبووە. مەرجش نییە هەموو ئەوانە لەوانە بەعزێکیان معارەزە بن گیرا بن و بڵێن ئەمانە هەمویان جاسوسی مۆسادن. ئاخەوەنی هەموو جارێ ئێران بێ مەڵێ ئیسرائیل و جوولەکەتان لایە و مۆساتان لایە لە کاتێکدا بۆ زاناریتان لە تاراندا 27 کەنیس معبەدی جوولەکە هەیە، یەک مزگەوتی سونە نییە. ئەبێ ئەمە ئێران خۆی ئەمە بابەتە هەزم بکات. ئێمە لای ئێمە هیچ شتێک بەناوی جوولەکەەوە نیە، بەڵام لای خۆی هەیە. زیاتر لە ملیۆنێک کەس جوولەکە لە ئەسفان و لە تاران ئاژی کە لای ئێمە جوولەکە ناژی بەڕەسمی. ئەمە بابەتێک ویستم وەڵامەوەنە. ئێران بۆ معلوماتت ئاخی جارەگە ڕازی نەبووە بە ئاگر بەست بۆ زاناریتان. دوو عملەی زۆر گرنگ کە بە ئاشکرا پیاوتون بەنامە پیاوتون عەلی خامنەیی دەکوژن، ئیمامی ڕێبەر دەکوژن و زایدەن ڕژێمەکەش نایەڵن. ئێران بۆ ڕازی بوو خۆڵیان تەکان و موسەساتی سەربازی عەسکەری تەکنۆلۆژی بالیستیەکانیان سەکۆکانیان کارگەکانیان و پێگەی سەربازیان هیچی نەما. ئیسرائیل بە بەرنامە لە ئێرانی داوە، بەڵام ئێران بە عیشوایی لە ئیسرائیلی داوە. بۆیە زیانەکانی ئێران لەسەر ئیسرائیل مەدەنی بووە، زیانەکانی ئەوان سەربازی بووە، تەکنۆلۆژی بووە. ئەمە دەبێت خەڵک بیزانێت. تەعاان لە نوکتەیەکی زۆر سێیتان بۆ بژێڕمەوە. لە عێراقدا لە یەک شەودا لە تاجی دراوە لە ئیمام عەلی دراوە، کەتیبێکی ئیمام عەلیە کە لە زیقار ئەمە ڕاداراتی لێیە، لە بەلەد و لە خاڵە دراوە.
طبعا ئەمە کە باسی ڕادارە دەکەین بۆچی لە دوای شەڕەکە لە ڕادارە دەکاندراوە ئەمە دەرکەوتووە گروپێکی سەبە ملیشیاکانی ئێران خۆیان بردومانی خۆیان کردووە دەیانێت ئەزمەکە بێنە ناو ئینەوە ناو عێراقەوە پیان وایە ئەم ڕادارانە لە خزمەتی ئیسرائیلا بوو ئەمە کارەساتە تۆ گومان خەیتە سەر سوپایەکی وەتەنی نیشتیمانی عێراقی بڵێ خۆت ئێوە پەیوەندیتان بە ئیسرائیلەوە هەیە ئەبوایە ئێستا وەزیری بەرگری سەرۆکی سوپاسالاری عێراق و قایدی عامی قوات مسلح عێراقی داوای قەیدکردایە لەسەرەوەی کە ئەم گروپانە باسیەوەکەن کە ئەم ڕادارانە لە خزمەتی ئیسرائیلا بووە ئێگە لە خزمەتی ئیسرائیلا بووە بۆ زووتر کارتان پێ نەکردووە کابی ئەمە کارەساتە دەمەی ئاخی بابەتتان پێ بڵێم تاوان لە سەماوە 3 تونێل دروست کراوە ئەم تونێلانە 12 کیلۆمەترن کێ دروست کردووە شەریکەی مقاولاتی ئەنبیا دروستی کردووە تاوان پێیان دەڵێن خاتم الئەنبیا ئێرانیە و ئەمە موشکی بالستیان تا دروست کردووە فڕۆکەی بێ فڕۆکەوە و قاعدەیەکی عەسکەری فڕۆکەی ئاسمانیشی تێدایە دایە ناوە بۆ سەعاتی سفر چاوەڕان بن لە حەڵقەکانی داهاتوو وەڵامی چەند پرسیار و بابەت و زانیاری تر دەدەمەوە ئێران کە ناڕوخێت تەسلیم بووە کۆتایی پێهاتووە